لا يستوي القاعدون من المؤمنين غير أولي الضرر والمجاهدون في سبيل الله بأموالهم وأنفسهم. فضل الله المجاهدين بأموالهم وأنفسهم على القاعدين درجة، وكلا وعد الله الحسنى. وفضل الله المجاهدين على القاعدين أجرا عظيما، درجات منه ومغفرة ورحمة، وكان الله غفورا رحيما. إمام سعد رضای خوا لێ بێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەیەکە سەیری سەحابەکانی دەکرد کە خۆیان ئامادە کردو بۆ غەزا، ئەوەی کە بە کەڵکی غەزا نەهاتایە و توانای نەبووایە یا نەخۆش بووایە نقصانێک بووایە ئەی فەرموو تۆ مەیە. تەماشا دەکەم ئیمامی سعد دەفەرمێ عومەیری برام لەناو خەڵکا خۆی شاردەوە، لەناو سەحابەکانە خۆی مات کردبوو خۆی شارد بووە، مناڵە 16 ساڵە تەمەنی، بەڵام ئیمانەکەی هەزاری وەک من و تۆ دەهێنێت، ئیمانداری ڕاستەقینەیە، خوای خۆشەوێ بەڕاستی خۆشی دەوێ، حەزی بە بەهەشتە، ڕازیش نییە لەم دنیادا هیچ شتێک بۆ خۆی هەڵبژێرێت جگە لە ڕەزامەندی خوا و بەهەشت. بەڵێ دەفەرمێ هەر خۆی دەشاردەوە لەناو خەڵک، ئینسانێک ناو کۆمەڵێکا خۆی بزرکات چۆنە، تەماشام کرد خۆی دەشارێت و خۆی نزم دەکات و بۆی پێغەمبەری خوا نەیبینێ صلی الله عليه وسلم. وتم ئەی عومەیرەوە چێ بۆ ئاکەی؟ يا أيها الذين آمنوا إذا ضربتم في سبيل الله فتبينوا ولا تقولوا لمن ألقى إليكم السلام لست مؤمنا تبتغون عرض الحياة الدنيا فعند الله مغانم كثيرة كذلك كنتم من قبل فمن الله عليكم فتبينوا إن الله كان بما تعملون خبيرا. كاتك بيغمري خوابيني صلى الله عليه وسلم فەرمی تۆ بە کەڵک غەزانای تۆ منداڵی تازە پێگەی تۆ لەکوێ شەڕەش مشێرت پێکرێ بەرامبەر کۆمەڵە کەسێک کە چەندەها ساڵە شەڕەش مشێر دەکەن. ئیمامی عومەیر ڕەزای خوا لێ بێ ئەم گەنجە منداڵە تازە پێگەیشتووە فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تو خوابانە ڕۆ بەماڵ، حەزەکەم لە پێناو خوا بکوژرێم، تو خوا لەو خێر و بەرەکەتە مەحروم مەکە. ئەوەندە گریا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵی نەرم بوو فەرمی بڕۆ تۆش بەشداری کرد. ئیمامی سعد دەفەرمی ئەوەندە گەنج و منداڵ بوو تا شارەزا نەبوو، شمشێرەکەم دابی وتم ئاوا بکە و ئاوا بکە ئاوا بەم شێوەیە شەڕ بکە، شارەزا نەبوو بەڵام حەزی لە بەهەشتە. بەڵێ ئیمامی عومەیر ڕەزای خوای لێ بێ لە غەزای بەدردا شەهید کرا، زانایان دەفەرمون بچووکترین شەهیدی غەزای بەدر کێ بوو؟ ئیمامی عومەیر بوو، ئەو گەنجە 16 ساڵە بوو. ومن يهاجر في سبيل الله يجد في الأرض مراغما كثيرا وسعة ومن يخرج من بيته مهاجرا إلى الله ورسوله ثم يدركه الموت فقد وقع أجره على الله وكان الله غفورا رحيما.